بەڕێزا من دووڕوویەکی زۆر گەورە لە زۆر لەو دەنگ و ڕنگانە دەبینم نییە لە سەفارۆق ڕەفیق دەستیان بەشین و ڕۆڕۆ کردیا کاکە ینی شێت لە تاریخ چ بچینی هەر ئەوەی دەدوریەوە بە کەس لا ناچی هیچ کەسێک دەرەقەتی تاریخ نهاتێت دەوڵەت و ئیمپراتۆرە ڕێزەکان نۆرەی کۆمەڵی قەڵەم بەدەستە و بەششیان ئەو شین و ڕۆڕۆیان لە خۆیانە دەزان مێژوو شیناشیرنیان هێسبەی دەمرن دەکەونە بەر ڕەخنەی خەڵک فاروق ڕەفیق کەسایەتێک بۆ ڕۆشنبیر بوو شیار بووە ئەو باوەڕانەی ئەو ماوانەی ئیشی دەکرد لۆ خۆی زەربەزەش بوو ینی سادق بوو دەهات مەسەرەن ئیشی دەکرد بەڵام کابراایکی لە ڕووی ئیدارەوە زۆر لاواز بوو مەسەلەن تۆ لەگە خانەی حکمەتی هەبوو دا لەگە حکوومەت کردیت استدام موچەکەیان لێ بڕین وەختی خۆی لە 2011 هەستا قیادەی خۆپیشاندانی کرد زۆر بە جەربەزە و دەنگەکی مەیدانی بوو ینی لەو ڕۆشنبیران نەبوو بەس لە ماڵ و لە چایخانە دوقەدوق بکاتن چوو بەگە گۆڕان کرد لەگەوانیش لەگە تێڤەکەیان کردی نەگونجە چوو بەگە نار بۆ ڕفراندۆم کرد کە لەگە شاسواری دوای ئەوە لەگەویش نەگونجە یعنی ئەو وێزگانی وێزگەی خراپ نین بەجددی وێزگەی جوان بوون ئەو سێ چار وێزگەی بەڵام کابراایك بوو هەتا لەگەڵ هاوڕێ نووسەرەکانی خۆشی لەگە هەمیان ناکۆک بوو لە کەس نەدەگونجە ئەو یەکێک لە خاڵە هەر لە ئاوازەکانێکی دوو هەندێک کەس وەڵی پارەی نەبوو لە ماڵان دەخەوت و لە دوکان دەخەت کوڕایی بکەن عیب ئینسان ڕۆشنبیر داوە لە میلەت دەکە ڕاپەڕێ و بە ئیرادە بە و خەڵک هەیە چار پێنج منداڵی هەیە تەسلیمی ئەو دەسەڵاتە نابی لەو پەڕیوەزە خراپی فاروق ڕەفیق بەخۆی تەواو بوو تەواو بەخۆی بوو بە تاقی تەنێ ئینسانێکی ڕۆشنبیر ئیرادەی نەبی بچی 180 پلە تەسلیمی دەسەڵات تۆ دەتانێت ئەمەش تەسکەی بکەین ئەوە شەرعیەت دانەکە لە هەولێر بووین هەموو ئەوانەی دەزانی لە 91 لە بۆ 95 ئەوانە ئەو پەڕی گرانی و عینە سەردەمی سەفەر بەلەک بوو ئەوی بێتەوە بینی بە 50 کەسی 1000 دینارمان لە جیرفان نەبوو کورەوەڵە 200شمان جیرفان نەبوو ئەو پەڕی خەڵک ئیرادەی هەبوو ئەیکەن ڕۆشنبیر دەبی ئیرادەی هەبی دایکی نەبوو باوکی نەبوو لە ماڵێک پێ حەوێنتەوە یعنی ئەو پاساوانە زۆر قزانە قسەی کۆتایشم لەسەر ئیسلامی سیاسی براڕۆ چەند بێزەلەتن ئەوان زۆر لانی و زەرقاوی و ئوسامە بن لادن و ئەوانیان لا مسلمان مرۆڤەشی جوان بە ئەوەیە بەڵام فاروق ڕەفیقە گفتوگۆی لەگەریان دەکرد گفتوگۆ دڵخۆشن بە مردنی و حەفلە دەکەن و کە ئەنەما کابرا گفتوگۆی لەگەرتان دەکرد جورئەتان نەبوو بچنە بەرامبەری دوای مردن چییە پێغەمبەریش مرد هەر چار غەلیفەکەش مرد هەمومان دەمرین هەر یەکەو بمن ئەگە ئەو نەوع مردنەی فاروق دەرێن دەیان کەساتی ئیسلامی هەیە مسلمان هەیە 100 ئەوەندە خراپتر مردیە بەس کابرا گفتوگۆی لەگەرتان دەکرد ئەی هاوار پێویست ناکە یعنی نا ئیسلامی کوشتیە نا کچی مناڵی خەڵکی ڕفاندیە یعنی هیچی نەکردی وەکو داعش ئەنگۆ دڵتان بە داعش خۆشە بەس بە مردنی فاروق ڕەفیق ئەوە نا کە نەما مەکسەبەکی ئیلاهیە لەوتان هاتیە